لیژنەی لێکۆڵینەوەی رووسیا بۆ تیرۆری داریا دووگینی کچی فەیلسوف و سیاسی رووسی ئەلێکساندەر دووگین کە بە پێشڕەوی عەقڵی ڤلادیمیر پۆتین لە قەڵەم دەدرێت دەڵێت بە پێی ئەو زانیاریانەی پێی گەشتووە ئەو تاوانە پێشتر نەخشە و بەرنامەی بۆ دانراوە. دەستگای ئاسایشی فیدراڵیش دەستگای هەواڵگری ئۆکرانیا بە تۆمەتباری تاوانەکە ناو دەبات. ئاژانسی هەواڵی تاس لە دەستگای ئاسایشی فیدراڵی رووسیا و ڕایگەاند ئەنجامدەری کوشتنی داریا دووگین ژنە هاوڵاتیەکی ئۆکرانیە و لە دوای تاوانەکە لە وڵاتی ئیستۆنیا خۆی شاردووەتەوە. هەمان دەستگا بە ئاژانسەکەی وتووە کە دەستگای هەواڵگری ئۆکرانیا نەخشەکەی داڕشتووە و جێبەجێی کردووە. پێشتر وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ماریا زاخارۆفا ڕایگەیاند ئەگەر ئەوە بچەسپێت ئۆکرانیا لە پشتی ئەو تیرۆرەوە بێت ئەوە شێوەیەکە لە شێوەکانی تیرۆریستی دەوڵەت کە کیێف پشتیوانی دەکات. لیژنەی لێکۆڵینەوە ئاشکرای کردووە کە بۆمبێکی چێندراو لە ژێر ئۆتۆمبیلەکەدا و لە نزیکی شۆفێرەوە چێندراوە و دەست بەجێ بووەتە هۆکاری کوشتنی داریا. ناوبراو لەگەڵ باوکیدا بەشدار بوون لە چالاکیەکی جەماوەری لە نزیکی مۆسکۆ. یەکێک لە ڕێخەرانی چالاکیەکە دەڵێت بڕیار بووە ئەلێکساندەر دووگینیش لە هەمان ئۆتۆمبیلدا سەرکەوێت. با چەند چرکەیەک لە تەقینەوەکە سواری ئۆتۆمبیلێکی دیکە بووە و لەو تیرۆرە ڕزگاری بووە. داریا دووگین سکرتێری ڕۆژنامەوانی باوکی بوو. باوکیشی بە عەقڵی پێشڕەوی پۆتین ناسراوە. ناوبراو ناسیۆنالیستێکی تیۆریسەنی کرملنە کە پێشبینی کۆتایی هاتنی سەردەمی لیبرالیزمی خۆراوای کردووە. داریا یەکێکە لەو کەسایەتیانەی ناوی لەسەر لیستی سزای بەریتانیایە. بەو پێی بەوتەی ئەوان ناوبراو هەواڵی چاواشەکارانەی لەبارەی جەنگی رووسیا لە دژی ئۆکرانیا بڵاو کردوێتەوە. کە دەوترێت دووگینی 60 ساڵە کاریگەری لەسەر سەرۆک پۆتین هەیە. ئاماژە بە کتێبە بەناوبانگەکەی ڕزگاربوون لە خۆراوا دەکرێت کە بڕوای بە بیرۆکەی رووسیای نوێ هەیە کە ئەنجامەکەی گێڕانەوەی خۆی گەلی رووسایە بۆ هێز و توانە گەورەکەی و پاراستنی بەها پارێزکاریەکانی. هەر ئەوەش بووەتە هۆکاری پشتیوانی شیلگیرانی لە داگیرکردنی نیمچە دوورگەی قرم و لکاندنی بە رووسیاوە. دواتریش هاندانی کرملین بووە بۆ هەڵگیرساندنی جەنگی ئۆکرانیا و یارمەتیدانی گوێخوازەکانی هەرێمی دۆنباس کە جەنگێکی وێرانکاری لێکەوتوەتەوە و ئاسۆی کۆتایی هاتنی نادیارە.